چالاکی ماوە درێژی نۆبەتگرتن بۆ ئازادی ئۆجەلان لە شاری ستراسبۆرگی وڵاتی فەڕەنسا 4 ساڵە بەردەوامە و 182 هەفتەیە کوردستانیانی تاراوگا لەگەڵ زەنگی ویژدانی نووستووی ناوەندە نێودەوڵەتیەکان دەدەن. لە مانگی 6 ساڵی 2012 تا ئێستا بۆ ئازادی ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلان لە بەردەم کۆنسەی ئەوروپا لە شاری ستراسبۆرگی فەڕەنسا کوردستانیانی تاراوگا لە ناو چالاکیدان و لەو کاتەوە هەموو هەفتەیەک ڕێخستنێکی کوردی چالاکی بە نۆبەتی ماوە درێژ لە ئەستۆ دەگرێ. بەوەش ماوە درێژترین چالاکی لە مێژووی مرۆڤایەتیدا بۆ ئازادی ئۆجەلان تۆمارکراوە. ماوەی 182 هەفتەیە نوێنەری زیاتر لە 200 ڕێخستنی کوردی و سەدان کەس لە وڵات پارێزان لە بەردەم کۆنسەی ئەوروپا هەموو هەفتەیەک زەنگ بۆ نووستووی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ویژدانیان لێدەدەن و هۆشیاریان دەکەنەوە کە بەرگری لەو پێوەرانی مافی مرۆڤ بکەن کە خۆیان دایان ناون. ئاگاداریان دەکەنەوە کە هەموو ساتێک لە ئێمرالی مافی زیندانیەکی سیاسی کە ڕێبەرایەتی گەلێک دەکا پێشێل دەکرێت. ئەم هەفتەیە چالاکیەکە لەلایەن وڵات پارێزانی شاری برەمەنی فەڕەنسا کە هەریەک لە فەیزی چاپلی، نووری ئەحمەد، عومەر تەیار و دایکا سنوورێن بەڕێوە دەبرێ. لەسەر ناوی ئەو چەند وڵات پارێزەش فەیزی چاپلی ڕاگەیان هەتا زانیاری باوەڕ پێکراو لە سەر ڕەوشی ڕێبەرایەتیمان ئاشکرا نەکرێ دەستبەرداری چالاکیەکە نابن. پاشانیش هەریەک لە پەرلەمانتاری هەدەپە فەلەک ناز و جاو هاوسەرۆکی ناودەم بەهادین دۆغان سەردانی چالاکوانانیان کرد و پشتیوانی خۆیانیان بۆ چالاکیەکەیان دووپات کردەوە.